بێگومان ئێمە ڕۆژانە خۆشەویستەکانمان ئازیزەکانمان دەمرن و بەڕێیان دەکەین. ڕۆژانە ئازیزەکانمان لەدەست ئەدەین، خوای گەورە لێیان خۆش بێت. جا ئێمە دەبێت مەوقیفمان چۆن بێ بەرامبەر بەو کەسەی کە دەمرێت. ئەو خاڵە زۆر گرنگە. کاتێک کەسێک دەمرێت ئێمە دەیناسین شایەتی باشی بۆ بدەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحی بوخاریدا دەفەرمێت هەر موسڵمانێک بمرێت، موسڵمان بێ و بمرێت، چوار کەس شایەتی باش و خەیری بۆ بدەن، بڵێن فڵان کەس پیاوێکی چاک بوو، ئافرەتێکی چاک بوو، کچێکی چاک بوو، کوڕێکی چاک بوو، ئیلا خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. ئەمە شتێکی گران نییە بۆ ئێمە شایەتی باش بۆ مردوەکانمان بدەین. هەر کاتێک کەسێک مرد بەڵام شایەتی حەق و ڕاست، وەڵڵاهی فڵان کەس کەسێکی چاک بوو، باش بوو، ڕوو لەخوا بوو، ئەمە سیفەتە باشەکانی بوو، بە چاکە باسی بکە، خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. سەحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی ئەگەر موسڵمانێک بمرێت سێ کەس شایەتی باشی بۆ بدا، خوای گەورە هەر دەیخاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک بمرێت سێ موسڵمان شایەتی حەقی بۆ بدەن کە کەسێکی باش بووە، ئیلا خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. ئیمام عومەر ڕەزای خوا لێ بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی ئەگەر دوو کەس شایەتی باشت بۆ بدا، فەرمووی ئەگەر دوو کەسیش شایەتی باش بۆ تۆ بدات، خوای گەورە تۆ دەخاتە بەهەشتەوە. کەواتە ئەگەر پێمان خۆشە مردوەکانمان بڕواتە بەهەشتەوە، هەر کاتێک کە مرد ئێمە شایەتی باشی بۆ بدەین بە ئیزنی خوای گەورە. ئەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی مردوەکانمان. لەوانەیە هەندێکمان ئەومان نەزانی بێ، کاتێک کە دەیبینیت مردووە یەکسەر بە چاکە باسی بکە، بەڵکو خوای گەورە بیخاتە بەهەشتەوە.